پاش تێپەڕبوونی هەشت دەیە لە ڕۆڵی ئەمریکا وەک پارێزەری سەرەکی سیستمی نێودەوڵەتی، ئێستا هاوپەیمانانی واشنتۆن ڕوبەڕووی ڕاستیەکی تاڵ بوونەتەوە کە بریتیە لەوەی ئەمریکا چیتر ئەوان وەک هاوبەشێک نابینێت، بەڵکو وەک بارگرانیەکی دارایی و سەربازی لێیان دەڕوانێت. هەردوو نووسەری ئەمریکی فلیپ گۆردۆن ڕاوێژکاری ئاسایشی نەتەوەیی جێگیری سەرۆکی پێشوو مارا کارلین یاریدەدەری وەزیری پێشووی بەرگری ئەمریکا لە شیکردنەوەیەکی سیاسیدا کە لە گۆڤاری فۆرین ئەفێرزی ئەمریکی بڵاویان کردووەتەوە ئاماژە بەوە دەکەن کە ئیدارەی نوێی ئەمریکا بە سەرۆکاتی دۆناڵد ترامپ وەرچەرخانێکی بنەڕەتی لە سیاسەتی دەرەوەدا بەدیهێناوە، بە جۆرێک باوەڕی تەواویان بە گۆشەگیری ئەمریکا و کەمکردنەوەی پابەندیە دەرەکیەکان هەیە. ئەم دیدگا نوێیە پێی وایە دەکرێت واشنتۆن بێ هاوپەیمانان بەرگری لە خۆی بکات، هەروەها سیستمی بازرگانی کراوە بە زیانی بەرژەوەندیەکانی دەبینێت. ئەم سیاسەتە نوێیەی واشنتۆن شۆکێکی گەورەی بۆ ئەوروپیەکان دروست کردووە، چونکە پاراستنی ئەندامانی ناتۆ لە ئەرکێکی ئەخلاقی و یاساییەوە گۆڕدراوە بۆ گرێبەستێکی بازرگانی کە تەنها بە پێدانی پارە و خەرجیەکان بەستراوەتەوە. راپۆرتەکە ئاماژە بە چەند خاڵێکی گێچەڵاوی واشنتۆن دەکات، بە نمونە هەڕەشەی بەکارهێنانی هێزی سەربازی دژ بە دانیمارک بۆ دەست بە سەرداگرتنی دوورگەی گریلاند. بێدەنگێکی گوماناوی واشنتۆن لە ئاست بە زاندنی سنووری ئاسمانی پۆڵندا و ڕۆمانیا لەلایەن رووسیاوە. لە ئاسیاش دۆخەکە بە هەمان شێوە مەترسیدارە. واشنتۆن ئاسایشی هاوپەیمانە دێرینەکانی بە نمونە تایوانی کردووەتە کارتێکی گوشار و مەرجی پاراستنی بەڕادەستکردنی نیوەی پیشەسازی چیپە ئەلکترۆنیەکانیان بەستوەتەوە. ئەم جۆرە لە سەرانە وەرگرتن پەیامێکی ڕوونە بۆ هەردوو کیشوەر کە ئەمریکا ئامادەیە لە پێناو مامەڵەیەکی گەورە لەگەڵ چین یان رووسیا پشت لە هاوپەیمانە نزیکەکانی بکات. لە ئەنجامی ئەم دڵنیاییە لە دەستچووەدا وڵاتانی ئەوروپا و ئاسیا گەیشتوونەتە ئەو بڕوایی ئەمریکا خۆی بووەتە سەرچاوەی مەترسی و ڕەنگە لە هەر ساتێکدا بە شێوەیەکی کتوپڕ هێزەکانیان تەنیا جێبێڵێت. ئەمەش وای کردووە ئەم وڵاتانە بە خێرایی پەنا بۆ پلانی بیبەرن کە بریتیە لە پەرەپێدانی سربەخۆی استراتیژی ئەم پلانە خۆی لە زیادکردنی بێوێنەی خەرجیە سەربازیەکان، بەهێزکردنی پیشەسازی چەکداری نێوخۆیی و دروستکردنی هاوپەیمانی نوێی ناوچەی بەبێ پشت بەستن بە واشنتۆن دەبینێتەوە. تەنانەت باس لەوە دەکرێت کە هەندێک وڵات دەستیان بە گفتوگۆی هەستیار بۆ بەدەستێنانی توانای ئەتۆمی سربەخۆش بۆ پاراستنی خۆیان کردووە. بە پێی راپۆرتەکەی گۆڤاری فۆرین ئەفێرز، متمانەی جیهان بە ئەمریکا وەک هاوبەشێکی متمانە پێکرا و کۆتایی هاتووە و گەڕانەوە بۆ دۆخی پێشوو مەحاڵە. هاوپەیمانانیش ئامادە نین چارەنووسی خۆیان بدەنە دەست گۆڕانکاریە کتوپڕەکانی سیاسەتی ناوخۆی ئەمریکا. لەگەڵەوەشدا داڕوخانی سیستمی هاوپەیمانەتی ئەمریکا جیهانەوەندەی دیکە مەترسیدار دەکات.